سەرڕای ئەوەش هاتووە سکاڵای کردووە و شایدی هێناوە و کەسێکیان نردبوو کە سڵحی عشایری بکەن حەق و نەحەق لەو کەیسە بە دەربکەوێ و ئەو تۆمەتانە هەمووی ڕەت بکرێتەوە. لا بەردەم دادگای قەزای دووبزم ئەم دادگایی کە لە پشتی منەوەی ئەمڕۆ 34مین دانیشتنی دادگایکردنی محەممەد ئەمین ئەو جوتیاری کە لەسەر تراکتۆرەکەی ملپێچەکەی ڕاکێشراویست هەوڵی خنکاندنی درا لەلایەن سەربازێکی سوپای عێراقەوە و ئەمڕۆ 34مین دانیشتنی دادگایکردنی بەڕێدەچێت. من لەسەرم بابەتە دەمەوێت لەگەڵ کاک محەممەد قسە بکەم. کاک محەممەد سڵاو لەبێت. سڵاو کاک محەممەد. پێم بڵێت ئەمڕۆ 34مین دادگایی کردنی جەنابەت بەڕێوە چوون کەیسەکە یاخود دادگایکردنەکە چۆن بوو؟ ئەمڕۆ کە 34مین دانیشتن لەو دوو کەیسە بەڕێوە چوو. من لە ساڵی ڕابردوو دوو سکاڵام لەسەر بوو بە هەردوو سکاڵیان تا ئێستا 34 جاران لە بەردەم ئەو دادگایە ئامادە بوویمە. ئێمڕۆ کەش تەجیل بوو بۆ دوو لە ڕاستدا هۆکاری تاجیلکردنەکە چەند ماوەکانی ڕابردوو ئەوە بوو کە ئەوان سەرڕایەوەی سکاڵاشیان کردبوو بەڵام ئامادە نەبوون لە دانیشتەکان ینی حازر بن. بەڵام ئەوەی ئێستا ینی پێمەوا بوو کە لە کۆتاییەوە هەموو وتەکان وەرگیرایە و چاوەڕوانمان دەکرد بڕیاری لێ بدێ بەڵام ئەو جارش تاجیل کرا بەهۆی ئەوەی سەبارەت بەو سکاڵایی کە قیادی عملیات کردبووی هەندێک ئەوراقی تحقیقی هەبوو کە دەبواە ڕەبت بکرێ ڕەبت نەکرابوو بۆیە گوتی لە جەلسەی دادێ جەلسەی کۆتاییە جەلسەی بڕیاردانە ئەو ئەوراقانەش بین و ئێمە بڕیار دەدەین تایبەت بە سکاڵایی کە سەربازەکە تۆماری کردووە خۆی نەهاتوو بوو گوایە نەخۆشە محامیەکەی هاتبوو محامەکەشی داوای تاجیلیشی کرد بەڵام ئێمە داوامان کرد کە ڕەفزمان کردەوە گوتمان داوا دەکەین کە بڕیار بدێ بەڵام قازیەکە گۆڕا بوو یەکەم جار بوو کە لە بابنی ئەو کەیسەمەی دەبینی لەبەر هەندێک بۆ زیاتر لێکۆڵنەوە تاجیلی کرد بۆ دوو. باشە کاک محەممەد گرتەی ڤیددیۆی هەیە کاتێکە سەربازەکە هەوڵی خنکاندنی تۆ داملپێچەکە ڕادەکەشەی سەر تراکتۆرەکە ینی ئەو گرتە ڤیددیۆش بڵاو بۆەوە بۆ خۆی دەلالەتێکە بەڵگەیەکە لەوەی کە ئەو هەوڵی خنکاندنی تو داوە ئەو بەچمە بەستێک سکاڵای لەسەر تۆ تۆمار کردوە. سکاڵەکەوی تۆمەتی بۆ من هەڵبەستاوە کە گوایە من جوێنم بە سەربازەکە داوە جوێنم بە جێشی عراقیداوە سوکایەتیم پێکردون و بەردەم تێگرتوون ئەو تۆمەتانەش هەموو تۆمەتی بێبنەمان و ئێوە خۆتان ئامادە بوون لەوێندەرەوە پێم وایە تەسویرەکانی ئێوەش بەشێک لە بەڵگەکان بوو بۆی کە بیسەلمێنێکە ئەو سەربازە چۆن هەوڵ دەدا من بخنچێنێ چۆن پەلامارم دەدا چۆن ینی دوور لە هەموو سلوکێکی مرۆڤایەتی سەربازی کۆمەڵایەتی کردەوە یەک دەکا بەڵام سەرڕای ئەوەش هاتووە سکاڵای کردووە و شایدی هێناوە و ینی بۆیە ئیزراعەتەکانیش تا ئێستا لە محکەمە بڕیار لێندا ومێد دەکەم لە جەلسەی دادێ جەلسەی بڕیاردان بێت تاوەکو ئەو کەیسە کۆتایی پێ بێت. باشە داوان لێت کردووە کە لە ڕێگەی دانیشتنەوە لەگەڵ جەنابێت لە سوڵحی عشایری کێشەکە چارەسەر هەوڵی لا بەلایەن داوە ئیمڕۆ کە جارێک کە هەوڵیاندا کەسێکیان نردبوو کە سڵحی عشایری بکەین بەڵام بەڕاستی من ڕەفزم کردەوە گوتم کەسێک کردەوەیەکی ناڕەوا بەرامبەر هاوڵاتیەکی ئاسایی بە جۆرێک هەوڵی خنکاندنی بدا دوور لە هەموو سلوکێکی ئینسانی و سەربازی پێش هەموو شتێک پێویستە ئاعتیزار بکە و داوای لێبوردن بکەوە بڵێ من غەڵەتمدان بە غەڵەتەکەی خۆی دابنێ ئەو کە هیچ ئەو شتانە بکە چۆن سڵحی لەگەر دەکرێتن بۆیە من ڕەفزم کردەوە و گوتم بە محاکەمە ئیزراعەتی خۆی وەربگرێ بزانین چێ حەقا ئەو کاتە بۆ هەمووان بە دەرەکەوێت. باشە پێ دوایە تۆ دەبیتە براوی کەیسەکە ومێدم زۆر بە قەزەکەی خۆم هەیە ئەوە ومێدم بە محامەکانم هەیە ومێدم بە ئەنی پاڵپشتم بە ئەو بەڵگانەی کە تەقدیممان کردووە و چاوەڕوانم محکەمە بڕیارێکی عادلانە بدا بۆی کە حەق و نەحەق لەو کەیسە بە دەربکەوێ و ئەو تۆمەتانە هەمووی ڕەت بکرێتەوە. کاک محەممەد دەست خۆش بێت کە لەگەڵمان بوویت دیارە بە گوتەی کاک محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەران باسی لەو کرد لەسەر دوو سکاڵا هاتووە 34مین دادگایکردنی بەڕێ دەچێت سکاڵایەکیان لەلایەن فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووکەوە لە سکاڵایەکی دیکەش لەلایەن ئەو سەربازەیە کە ملپێچەکەی ڕاکێشا لەسەر تراکتۆرەکە بۆەوەی کە جێگەی باسە سەر ڕایەوەی کە بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعزدا پەرلەمانی عێراق هەڵوەشاتەوە بەڵام تاوەکو ئێستا کێشەی جوتیارانی کورد لە سنووری کەرکووک چارەسەر نەکراوە و کێشەی بە هەڵواسراوی ماوەتەوە.